ئەنجومەنی پارێزگای هەولێر سەبارە بۆ بڕەپارەیە کە لەلایەن حکومەتی عێراقیەوە بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی هەولێر تەرخانکرا بوو کۆبووەوە. کۆبوونەوەکە بۆ جێگەی ناڕەزایی ژمارەیەک لە فراکسیۆنەکانی ئەنجومەنی پارێزگای هەولێر. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری کۆبوونەوەکەی نەکرد، چونگوک ئەندامێکی فراکسیۆنی سەوز ئاماژەی بۆ کرد گرفتەکە لەوە گەورەترە کە ئەنجومەن تەنها لەسەر ئەو بڕەپارەیە کۆب بێتەوە، بەڵکو دەبوایە لەم کۆبوونەوەیە لایەنی کەم تەرخەم بانگهێش بکرایە. ئەو کۆبوونەوەی کە ئەو ڕۆکرا لە دوای ڕۆژی لافاوەکە ئەو کۆبوونەوەی بکرابایە بۆ ئەوەی خەلەلەکان دەستنیشان بکرابایە چێ لایەنی پەیوەندیدار مسەببە لەسەر ئەو لافاوەی کە دروست بووە کە بەداخەوە زیانی بێزگە لە زیانی ماڵی زیانی گیانیشی هەبوو. کۆبوونەوەکە کرابایە ئەو کاتە قسە لەسەر بابەتی خەلەلەکان کرابە، ئەو کات قسە لەسەر پارە و ناردنی پارە بکرابایە. هەرێک لە فراکسیۆنەکانی گۆڕان، یەکگرتو و کۆمەڵ سربەخۆکان بایکۆتی کۆبوونەوەکەی ئەنجومەنی پارێزگای هەولێریان کرد و ڕایانگەیان. پرسی زۆر لەوە گەورەتر هەبوو، دەبوایە ئەنجومەن کۆبوونەوەی لەسەر ئەنجام بدایە. ئەمە شتێک نییە تەنها جارێک بێ ڕوویدا بێ، ئەمە لە خلالی 2 مانگ 2 جارە گەورەترین لافاو لە هەولێر ڕوودەدا بەداخەوە کە ئەم جارە جگە لە زەرەری مالی گیانیشی هەبوو. یعنی ئێمە لەسەر کۆی پرۆسەی ئیدارەدان و کۆی پرۆسەی حکوومەتی خۆجێیی ئێمە قسەمان کردووە. پرۆسەدانی ئیدارەدان لە حکوومەتی خۆجێیی لە پارێزگای هەولێر پڕ لە کەم و کوڕی و کێشەیە. هەرێک لە فراکسیۆنەکانی پارتی دیموکراتی کوردستان و پێکهاتەکان کە بەشداری کۆبوونەوەکەیان کردبوو ڕایانگەیان ئەوەی فراکسیۆنەکانی دیکە دەیکەن تەنها مزایدەیەکی سیاسیە. ئەو کۆبوونەوەی ئەووا هەموو ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر لەبەرەوەی کە نوێنەرایەتی خەڵکی پارێزگاری هەولێرەکەن، بەڵام زۆر بەداخەوە با خەڵکی دانیشتوانی هەولێر بزانی فراکسیۆنی گۆڕان و یەکگرت و کۆمەڵ و یەکێتی بەداخەوە ئامادە نەبوون لەم دانیشتە پێکەوە بتوانین گفتوگویەک بکەین لەسەر ئەو بابەتانەی کە ئێستا هەیە لە شاری هەولێر. بڕیاری ئێمە ئەوە بووکەوە پاڵپشتی بڕیارەکەی بەڕێز پارێزگاری هەولێر بکەین و لە هەمان کاتدا بڕیارەکەی کۆتایی بۆ ئەنجومەنی وەزیرانی بەڕێز لێگەڕین. ئەنجومەنی پارێزگای هەولێر لەو کۆبوونەوەیەدا بە 16 دەنگ بڕیاریدا دەسەڵات بداتە پارێزگار بۆ چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ قەرەبووکردنەوەکەی حکوومەتی عێراقی و بڕیاری ڕەتکردنەوەکەشی بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.